بڕیارەکەی تورکیا بۆ هەڵوەشانەوەی ڕێکەوتنی هێڵی بۆری نەوت لەگەڵ عێراق پێدەچێت نەخشەی وزەی ناوچەکە دابڕێژێتەوە. هەرێمیش هیچ دەرچێکی نەمێنێت بۆ هەناردەکردنی نەوتەکەی هیچکە لە عێراق. بەپێ ڕێکەوتنەکە کە ساڵی 1973 واژۆ کرا و دوای چەندین جار درێژکردنەوە ساڵی داهاتوو کۆتایی دێت، بۆری نەوتی کەرکووک جەیهان بە تەواویدا دەخرێت، ئەو بۆری کە بۆری نەوتی هەرێمیشی پێوە بەسراوەتەوە. بڕیار بوو بە پێڕێکەوتنی نێوان هەرێم و بەغداد جارێکی تر بەگەڕ بخرێتەوە، بەڵام بڕیارەکەی تورکیا ئەو دەرگایی داخست. بەوتەی بەشێک لە ئابووری ناسان و شارەزایانی بواری وزە، ئەو بڕیارە پەیوەندی بە دانوستانی نوێی ئەنقەرە و بەغدادەوە هەیە لەسەر دروستکردنی بۆریەکی نوێ لە بەسرەوە بۆ بەندەری جەیهان لەسەر دەریای سپیناوە ڕاست. بۆریەکە نەوت لە بەسرەوە بەرەو حەدیسا، پاشان فیشقاپور دەگوازێتەوە پێش ئەوەی بنێرێتە سلۆپی لە تورکیا. توانای بۆریەکە گواستنەوەی 2.2 ملیۆن بەرمیلە لە ڕۆژێکدا. بۆریەکە ڕێگەیەکی ئاسان بۆ عێراق دابین دەکات بۆ گەیشتن بە بازاڕەکانی دەریای سپیناوە ڕاست کە درێژکراوی پرۆژەی ڕێگای گەشەپێدانە بۆ بەستنەوەی ئاسیا بە ئەوروپاوە لە ڕێگەی تۆڕێکی فراوانی هێڵی ئاسن و ڕێگەوبان کە بە عێراقدا تێدەپەڕێت.